دوای ئەوەی هەڵەبجە بوو بە 19مین پارێزگای عێراق و لە هەرێمی کوردستانیش بە فەرمی بە پارێزگا ناسێنرا. خەڵکی ناوچەکە چاوەڕێ بوون لە گەشت سێکتەرەکانەوە پارێزگاکە بەرەو پێشەوە بڕوە. بەڵام جیاواز لە هەموو شت ڕێژەی دانیشتوانی پارێزگای هەڵەبجە پاشەکشەی کردووە. لەم راپۆرتەشدا بۆ کارەکانیتان بۆ دەخەمەڕ. بەپێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق هەڵەبجە 37 ساڵ لەمەوبەر ژمارەی دانیشتوانەکەی لە ئێستا زیاتر بووە. بەپێی سەرژمێری ساڵی 1970 هەڵەبجە 119,450 کەس بووە. بەڵام بەپێی سەرژمێری ساڵی 2024 ژماری دانیشتوانی هەڵەبجە بۆ 113,926 کەس کەم بووەتەوە. بەپێی قسەی خاوەن نووسنگەیەکی خانوبەرەش دەڵێ ڕۆژانە ژمارەیەکی زۆر خەڵک بۆ فرۆشتنی خانوەکانیان پەیوەندیمان پێوە دەکەن. وەڵی دوێنێ حەودانە تەلەفۆنم بۆ هاتووە چوم ڕیکلامم کردووە بۆ 5 خانوویان دوانیانێتر کات و دەرفەت نەبوو. ئیمڕۆژ تقریبان 3 ڕیکلامی کەم کردووە بە بەردەوامی خەڵک تەلەفۆنم بۆکە بۆ فرۆشتنی عەرزەوخان و نەبوونی بێ بازاڕی هیچ پرۆژەیەک لەم شارە ناڵێم نییە. بەڵام ئەوەندە کەمە تەناوی خەڵک بژێوی ڕۆژانی خۆیان زۆر بەکەمی دابی نەکەن ئەوانە هەموو هۆکاری سەرەکین بەس بە پشتیوانی خوای گەورە ئینشاءڵڵا ئەمەل هەیە لە ساڵی تازە ئەو دوو مەرزە بکرێتەوە داهاتی ناوخۆی نەچێتەوە دەرەوەی هەڵەبجە بۆ خۆی سەرف بکرێ و بودجەی 2026 بۆ تەرخان بکرێ بە پشتیوانی خوای گەورە ئێرەش وەک شارەکانی کە بەرزەبێتەوە ئینشاءڵڵا. هاوکات جگە لە ئاستی عێراق لە سەراستی هەرێمی کوردستانیش ڕێژەی دانیشتوانی پارێزگای هەڵەبجە لە 2.1ەوە بۆ لە 1.75 دابەزیوە. ئەماش ئەوە دەردەخات کە گەشە و پێشکەوتن و ژێرخانی ئابووری و دوجاریش زیادبوونی ڕێژەی دانیشتوان نەک زیادی نەکردووە بەڵکو زۆریش کەمی کردووە. ئیدارەدانی پارێزگای هەڵەبجە لە پارێزگاەوە تا یەکە ئیدارەکانی کابێ کار لەسەرەوە بکەن لەگەڵ حکومەتی ناود و حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندیش ئیش لەسەرەوە بکەن کە هەڵەبجە بکەن بە دەواازە واتە هەڵەبجە لە چەک بەستوی ڕزگار بکەن بەوەی کە هەڵەبجە ببەستنەوە بە گەرمیانەوە لە ڕووی هاتوچۆوە هەڵەبجە ببەستنەوە بە وڵاتی کۆماری ئیسلامی ئێرانەوە لە ڕێگەی مەرزی سازانەوە چونکە ئەو مەرزە زۆر گرنگی ئابووری و گرنگی هەلیکاری زۆریش بۆ هەڵەبجە ڕەخسێنێ. بەڵام خۆ هەر بوون بە پارێزگاکە شتێکی معنەویە ناخۆ ئەگەر تۆ باسی فەلسەفەی شار پێ بە شێوەی دروستی شار و ئەمانە مەرجەکانیش بوون بە شار هەڵەبجە نیە. دوای زیاتر لە 10 ساڵ لە بڕیاری بە پارێزگابوونی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان دوجار لە نیسانی مانگی 4 ئەم ساڵیش هەڵەبجە وەک 19مین پارێزگای عێراق بڕیاری لەسەردرا. بەڵام مرد و هەنگاوەکە نەبوونەوەی بەرەو پێشبردن و خزمەتکردنی شارەکە بە جۆرێک کە دانیشتوانەکەی ناچار بەجێ هێشتنی نەبن تا وای لێبێت لەجێی بەرەو پێشچوون بۆ دواوە بگەڕێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.